بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين، واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. يا رب خوايا أم إوارو أم بربانو أم كاتبر لبركة من لقبول بكي إله العالمين. أم مجلس من بمجلس ذكرو بمجلس فكرو بمجلس نزيقون ولا خوت لور بقرا يا رب. أم مجلس لئيمو لم ستافا بريزو لو خلق دڵسۆز و خۆشەویستەی کە بەڕۆژوە و بە زمانی بەڕۆژەوە لەم کاتەیە سەیری بەرنامەکەمان ئەکات و لەم حەڵقەی زیکرەیە دانیشێ خۆی قبوڵی بکەیت. شێخ بەدرەدینی حەسەنی یەکێکە لە پیاوە زۆر خواناس و وەلیە زۆر گەورەکانی وڵاتی شام، نزیکەی 100 ساڵە پێش هێشتا ژیاوە. هەر کاتێ وەکو مامۆستا بیلال دوێنێ فەرمووی، هەر کاتێک جاری وهەیە شتێک خزمەتی پیاوێکی گەورە، پیاوێکی خواناس، یەکێک لە وەلیەکانی خوا، دۆستانی خوا بەشی مودەتێکی زۆر زۆر دەکات، هەر کاتێ بیریشی لێ بکەیتەوە زینو دەکاتەوە. ئەمە مکافەئە و بەخششێکی خواییە بە عەبدەکانی خۆی، چکە زۆر کەسێ دژایەتی ئەکات یا ئەسڵەن حەزی لە چارەی نییە. وەختێ تۆ دڵت بەماکرێتەوە، وەختی هەستی پێەکەی مکافەئی خواییە. سڕێکی گەورە لەمەیە هەیە. قسێکی زۆر جوانی هەیە شێخ بەدرەدینە فەرمێ، هەر کەسێ لە دڵیا زەڕێ ئیمان هەبێت، یەک سەڕە، ئەو زەڕەیە بڵێسە ئەسێنێت. بەدەست من و تۆ نییە چاوەڕوانی بکە، بڵێسە ئەکات و گڕ ئەگرێ، ئەو بڵێسەیە گەورە بێ. لەبرەوە بە کەس هیچ کەسێک مەڵێ، هیچ کەسێک وا لێ مەکەکەوە ئەو بڵێسەی بکوژێتەوە بە قسەی تۆ. قەت تەسەوورە وا نەبێت تۆ لەو باشتری. نازانی من كان الله معه فمن عليه. ئەوەی لە خزمەت خوای گەورەیە بێ، ئەوەی خوای هەبێ، کێ ئەتوانێت دژایەتی بکە، کێ ئەتوانێت دژی بێت. شێخ بەدرەدین ئەو پیاوەی کە دەستی لە پشتی خۆی دانابۆی کەس دەستی ماچ نەکات، نێ هێڵا کەس دەستی ماچکە. ئەمەش ئیفتیعالی نەبوو، بە جۆرێک نەبوو کە یعنی خۆی بێوێ وا بکاتە سەناع بکا بەمە. هەر تەواضوعەن ئەم پیاوە دروست بوو. ئەڵێ کە ئەڕۆی بەڕێگا دەستی خستە گیرفانەکانی، دەستی خستە ناو عەباکەی بۆی کەس دەستی ماچ نەکا. خۆی لەسەر و هیچ موسڵمانێک و حسێب ناکرد. ئەم مەقامە مەقامێکی زۆر گەورەیە. ئەمە بە زۆر بۆ ئینسان دروست نابێت کە کەس هەموو کەس لە خۆ بە باشتر بزانی، ناتوانێت. بەخوا قووەتێکی هەیە، بەخوا پەروەردەی گەورەی هەیەوێت ئەمە کە هەموو کەس لە خۆت بە باشتر بزانی. یا ئەڵڵا. پیاوێ هاو بۆ لای وتی، وەڵڵاهی شێخ بەدرەدین تۆم زۆر زۆر خۆشەوێت. شێخیش فەرمووی، بەخوا ئەمەنیش تۆم زۆر زۆر خۆشەوێت، زۆر زۆر تۆم خۆشەوێت. دوای پیاوەکە ڕۆشت، یەکێک لە خزمەتی بووتی، قوربان تۆ چۆن واڵێ ئەی نانیاسێن پیاوە، ئەم پیاوە یەهودیە جوولەکەیە. مەولام ئەمە جوولەکەیە. شێخ بەدرەدین فەرمووی، ئەی کێڵێ بە یەهودیە تەمرێت، تۆ چۆن زانی؟ وەڵڵاهی منیش زۆر زۆرم خۆشەوێت. لەبەرەوە لە وڵاتی سووریا و لە وڵاتی شامە یەهودیەکان، مەسیحیەکان، جوولەکە و نەسە هەموو کەسێک خۆشیەویست. حەز ناکەم کاتەکەی زۆر بەرم، چکە شتی زۆر جوان لەسەر شێخ بەدرەدین هەیە، بەس ئەم باسییانەکەم بە یەکێکتر لە باسەکان وەچینە خزمەتی مامۆستا بیلال. حەزم کرد مامۆستا بیلال بە باسی ئەم پیاوە ئینشاءڵڵا کەشە معنەبیەکەی یەکرێتەوە لە خزمەتی ئابین. شێخ بەدرەدینە فەرمێت جارێکیان ئێوارەی جەژن بوو، وەکو ئەم جەژنی خۆمان کە ئێستا لە بەردەمانە.
یەکێک لە مرید و قوتابیەکانی کە مەلاو پیاوێکی ناسراوی وڵاتی شام بوو پێی وت فڵانە کەستی بەڵێ شێخ بەدرەدین هەر لە مڵکی باوباپیری زۆر دەوڵەمەند بوون وتی ئەم پارانە خستبێ توورەکە ئەم بەشبەشە بیوە بۆ فڵان شوێن فڵان ماڵ کە شوێنی دوو لە ڕووی جەنابتان شوێنی دەعارە و خراپەکاری بۆ بیوە ئەو ئافرەتانە تەسلیمی ئەوانی کە و بڵێمە هەدیەی شێخ بەدرەدینە بۆ جەژنتان دوعایەکی خێری بۆ بکەن شەڵە قوربان خۆ ئەمری تۆ لەسەر سەرمە بەسم چۆن بتوانم بچمەوە شوێنە ناو بازاڕە و خەڵکەم بینێ و خەڵک تۆمەتێک دروستەکاڵی گوێمێراوە بە جبە و مێزەرەکە تۆ بڕۆ هەڕواتە ئەو دەرگایە و خەڵک سەیرەکات کە لە دەرگادا یەکێک لە ئافرەتەکانی کاتەوە و جلوبەرگێکی وای لەبەرا نابێت دەسەکا بە پێکەنین ئەڵێ فەرموو تۆش هاتی ئەویش ئەڵێ من ڕاستپاردەیەکم پێ وەلاتان ئەڵێ وەرە ژوور ئەڵێ خۆتان داپۆشنیە مەژوورەوە ئاچێتە ژوورەوە ئافرەتەڵێ ئافرەتەکان هەمویان کۆبنەوە و دانیشن ئەڵێ من ڕاستپاردەی کەسێکم لایە و هەدیەی کەسێک بۆ جەژنانەی ئێوە ئەوان شڵێن هەدیە کێ لە شێخ بەدرەدینی حەسەن هەموویان دەسەکەن بەگریان ئەڵێن شێخ بەدرەدین دیاری جەژنانەی بۆ ئێمە ناردووە ئەویشە فەرمێ ئەرە وەڵڵا بۆ ئێوەی ناردووە ئەڵێ تکایەکیشی لەتان هەبوو فەرمووی ئەم ئێوارەی جەژنە و ڕۆژی جەژن دوعای خێر بۆ شێخ بەدرەدین بکەن ئەڵێ ئێمە دوعا بکەین ئەڵێ بەڵێ ئێوە هەڵەسی ئەڵێ خوا حافیز دەسەکەن بە گریان ئەڵێن توخوا مەڕۆ ئەڵێ شێخ بەدرەدین قبوڵمانەکە ئەم ئێوارە لە خزمەتیانین ئەڵێ قبوڵتانەکە ئەڵێ ئەو ڕۆژەی ئەو ئێوارەی دەرگای ئەو شوێنە خراپە داخرا بۆ جارێتتر نەکرایەوە هەمویان تەوبەیان کرد ماوەسە بیلال یەخە بەخێر بێ یاخوا سەلامەت بێ مامۆسای بەڕێزم وەڵا لە خزمەتی ئەو پیاوە گەورانە من هەست بە خەجاڵەتێکی زۆرەکەم کە بەڕاستی لەسەر ئەم بابەتانە قسە بکەم چونکە مە مجاملە نییە و بۆ کۆڵێ تەواضوع نییە بۆ خۆم بەس بەڕاستی کە وەختێک سەیری خۆمەکەم و سەیری ئەو پیاوە گەورانە یەکەم خوای تەبارەک و تەعالا چ ڕۆح و دڵێکی گەورەی پێبەخشی و چ دڵێکی فراوانی پێ عەتا کردوون هەتا ئەوەی کە بگەن بەو ئاستەی کە هیچ کەسێ لە خۆیان باشتر و چاکتر و شیاوتر نەزانن آخر ئەمە بە هەموو کەس ناکرێ ئینسان بتوانێت ئەوە دوێنێ باسی ئەومان کرد یەکەم لەحظە ئینسان ئەگەر بێوێ بڕاتە پێشەوە بێ تەواو پێ بنێ بەسەر وجودی خۆیە هەرچی تعلقاتی دنیای و نەفسانی و شەهەواتی دنیای هەیە لە خۆی بکاتەوە برەفایان فەرمویانە هەمیشە بەڵێکردن زۆر زۆر ئاسانە لە نەخێرکردن یعنی ئەوەی کە ئێستا ئێمە لە مانگیەکەین کە تایە ئەمانەوێن نەخێرێکی زۆر زۆر گەورە بە مشتەهیاتی نەفسانی کە ظاهیرەکەی نەخواردن و نەخواردنەوەیە و باتینەکەی پێنانە بەسەر ئەو نەفسە سەرکەشەی کە هەر ڕۆژەی پەنێکە پێ ئەیە قورسە ئەمە هەرەوێ داوا بکەین نەخوا فەزلی لەگەڵمانابێ فەزلی لەگەڵمانابێ کەوابی ئەم داستانە پڕ لە تام و چێژە ڕۆحی و معنەویی کە لەسەر زاری شیرینی جەنابتەوە من بیستم ئەم باتەوە بۆ لای غەزەلێکی مەولانا کە ئەفەرمێ دەر هیچ کافری بخاوری منگەری کی بە موسەلمان مردنەش باشد ئومید تو چ میدانی ئەس پایانێ عمری ئەو تا بە ئین لەحزە ڕوو بەرگەردانی ئەزین ڕوو زۆر جوانە ئەفەرمێ هیچ کافرێ کە ئیترەها کافری تر لەوە زیاتر هیچی تیان نییە لە کافری کافرترجی بڵێ ئەڵێ بەخواری یان بەو شێوازەی کە نەفس نەک عەقیدە نەک ئیمان نەفس پێتەڵێ مامەڵە بکە لەگەڵ یا مامەڵە مەکە ڕووی لێوە مەرچەرخێنە ئەڵێ تو چ میدانی ئەسپایانی عومری ئەو ئەڵێ تو چی ئەزانی لە سەرنجام و عاقیبەتی ئەو کەسە کە چی لێ دەرەچێ تا ڕووی خۆتی لێ وەربگێڕی و
لوتف بەرامبەری نەبێ. من هەموو جارێ و پرسیارەکەم ئەگەر پێغەمبەری خوا بەو هەموو عەزەمەتەوە صلی الله عليه و آله وسلم پشتی بکردایەتە کافر دین بە من و تۆ گەی؟ ئەو یەکەم جار ڕووی کردە ئەوان. پاشان ئەوە ئەو ئیمانە ڕاستەقینەیە کە لە کرۆکی دڵی ئەولیا و سڵەحای خواوەیەتە دەرەوە و فیلحال بە یەک نەزرە گۆڕانکاری لە بەرامبەرەکەیەکە بەبێ ئەوەی کە هیچ قسەیەکی بۆ بکەیت. عرفایان ئیشان لەسەر ئەمە کردووە و تویانە یا ڕەبی خوایە ئەگەر ناوێت تو گوویم بەر نەگوویم مرادێژم لە گفتارم تو باشی، خوایە ئەگەر ناوی تۆ بێنم یانەی هێنم، گرنگەوەیە مەقسەدی تەواوی کار و کردەوەکانم هەر خۆتی. ئەوە مهمە. ئەم پیاوانە جاری وە هەبوو بە سکوتی خۆیان توانیویانە ئەوەنە مەحەبەت بە بەرامبەرەکەی خۆیان ببەخشن تەنها بە ئاماژەیەکی بەسیط بە نەزەرێک بە حیا بێرە حزور و بە ئەدەب سوجدە بەرە حرەمی دولبەرە سالم. ئەمە مەیخانە نییە، سالم چەند جوان باز لەوە کا کاتێک کە ئینسانیەتە حرەمی دولبەرەوە ئیتری یەک پارچە ئەبێ بە نور. لە حرەمی دولبەرە ئینسان یەک پارچە ئەبێ بە گوێ سکوت پەیاکە. لەوەی کە ئەم پیاوانە ئاوا تەعاملیان کردووە من پێم خۆشە باسێکی ئەحمەد پریسی بکەین کە ڕەفیقی مەولەوی بووە. ئەحمەد پریسی گزیر بووە. گزیر مانای ئەو کەسەیە دێ ئەو کار بەدەستە دێ کە مەسەلەن بۆ ئاغا و دەرەبەکەەکانی سەردەمی خۆی چل دانە دێی بەدەستەوە بۆ سەرانەی لێ سندون باج و مدیری گومرگ بووە باجی لێ سندون زەریبەی لێ بە ئارەزوی دڵی خۆی سەرانەی لە سن خەڵکی زۆر عەزێت داوە. ئەمە ئەحمەد پریسی. ئەمە ئەحمەد پریسی. ئەحمەد پریسی ڕۆژیشان ڕێیەکەوێتە بیارە کە ئەڕواتە ئەوێ مەجلیسی زیکر گەرمە و شێخی عەلادین تەشریفی لێوێ و ئەم پیاوەش کاتێک کە ئەچێتە ژوورەوە ئیتر هیلاک و مانووە و لە وەک وەڵێ سەرانە وەرگرتن و باج وەرگرتن هاتۆتەوە. یەکێ لە دەروێشەکان سەیری شێخەکە ئاڵێ قوربانەوە ئەحمەد پریسی گزیرە، لوتفێ بکە هیممەتێ بکە قوربان. ئەویش هەر یەک نەزەر سەیرێکیەکە هیچی ناڵێ. ئەم پیاوە شەو خەو ئەبینێ، خەوەکەی چی بۆ من نازانم، بەڵام بۆ بەیانیە ڕاتەوە بۆ لای ئاغاکەی و پێی ئەڵێ قوربان من زۆر داوای لێبوردنەکەم بەخوا من ناتوانم ئیشە بکەم. بۆ ئەحمەد پریسی لە بەرچی نایکەی ئەم پارە و هینە زۆرە و خۆت لی مستەفید دەبیت و وەک وەڵێ هاهینێکشی بۆ دروست کردووی هەیبەت و ئەوی بۆ دروست کردووی سامێکی بۆ دروست لە ناو خەڵکا خەڵک لێتە ترسێ وازانە ناها خەڵک کەزای دەبی وازانێ بەوە شخصیت و ئاعتیباری بۆ پەیابێ کە خەڵک لێو بترسێ. جا سەیری کە عورەفات مامۆسا چەند جوان ئەم شتیان عکس کردوێتەوە. لەم پیاوە ڕاتەوە بۆ ئەوێ وردە دەسەکا بە تەمرین و ڕاضەت و پێشەوە جا ئەچێتەوە بۆ دیەکان گردنی خۆی بە هەموو خەڵکە ئازاکە. من ئەوم کردوویتر لەمە دوا من ئەمە ناکەم و تخوا ئەگەر نمازاکە. ئەحمەد پریسی وای لێ مەولەوی لە حەقیا بفەرمێ بڕیا بە باڵای کاڵای ڕئیسی ڕیجال الغەیب ئەحمەد پریسی لە گزیرەوە بچی بۆ ڕیجال الغەیب. ئەمە ئەگەر لوتفی ئەم خوای پەروەردگارە نەبێ تۆ سوزانی ئەحمەد پریسی چی بەسەریە بۆ ڕووی لێ وەرەی ژێڕی هەزاران ئەو ئەحمەد پریسیانی کە ئێستا لە واقع و ژیان و بوون و وجودی ئێمەیە وجودیان هەیە. ماوەسە سەرچاوەی ئاوەکان زۆر بوون بووە، دەستگیرەکان زۆر بە قووت بوون، مەدەدەکان زۆر بوون کە هاتوون بە دڵنیاییەوە. ئەمە ئێمە لە وشکە ساڵی ڕۆحات چی بکەین ینی لەم لە عەسرێکا کە تۆ مرشدێکت دەست ناکەوێ وەکە و مرشیدەی کە بە نەزەرێک بە تەوەجوهێک ئەو قاڵبە کۆنکرێتیە لە غەفڵەت و بێ ئاگایی هەڵوەشێنێت هەڵی تەکێنێ. قوربان فەرمایشتەکەی جەناب زۆر بەجێ ئێمە نەمانتوانیوە خاوەنی ئیمانێکی ڕاستەقی نەبین خۆمان. ئاخر وەختێ ئینسان ئیمان ئەهێنێ لابد خۆ بەخۆ ئەبێ ینی ئەبێ لە ژیانیا تۆزێک حرکات و سەکەنات و هەڵسوکەوتی فەرق بکە. یعنی هیچ معقول نییە من ئەگەر ببم بە کابرایەکی ببورن من ئەگەر ببم بە کابرایەکی ملیۆنەر یان ببم بە ملیارلەر پێمەوە دیار نەبێ حەد ڕۆزاهیرەکەشی لێک بەرەوە هیچ معقول نییە.
باشە من سەیرم لێ ئێمە ئیمانێکمان هەیە و پێمانەوە دیار نییە ئیمانداری و هێشتا لە چواردەوری توە یەک دنیا نەهامەتی هەیە ئیمانداری و کەچی هێشتا لە ناو خانەوادە و خێزانەکەی توە یەک دنیا نەعەدالەتی هەیە لە گەڕەکەکەتانە یەک دنیا فەقیر و هەژار هەیە و تۆش ئیمانداری و ئەسڵەن ڕوویەکیان تێناکەیت و لوتفت نییە بەرامبەریان ئەوە ئیمانە کە دانەمەزراوە لە ناو ناخ و وجودی ئێمەیانەی کردوین بۆ بارانەی حەزرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ المؤمن كالغيث أينما وقع نفع ئینسانی ئیماندار وەکو چی وایە وەکو بارانی ڕێژنە بارانی بەهار وایە لە هەر جێگەیەک باران هەبێ بێگومان ئەو جێگەیە پڕە لە فەڕ و خێر و بەرەکەت و سەوزایی مەولانا چەند جوانە فەرمێ وا بزانم مەولانا نییە هی کەسێکی ترە بەڵام بە ناوی مەولاناوە ڕۆی و ئەم غەزەلە بەڵام شتێکی زۆر جوانە ئەفەرمێ باران کە شودی مەپرس ئینخانەیە کیست ئەگەر بڕیارە بۆ حەدیسەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمەی ئیماندار باران بین ئەفەرمێ ئەگەر بارانی مەپرسە ئەم ماڵە ماڵی کێیە سەقفی حەرەم و مەسجید و مەیخانەیە کیست سەقفی مزگەوت و حەرەم و مەیخانەیەکێکە لە نیسبەت باران و باران لەسەر هەرەمیە بارێ ئەگەر تۆ بڕیار وایە باران بی ئەبێ پێش ئەوەی لوتف بەرامبەر بە ئیماندارێک هەبێ لوتف بەرامبەر بە ئیمان نەدارێک هەبێ بەلاڕەیەک هەبێ هەر وەکو ئەو داستانەی لە دەفتەری پێنجەمی مەسنەویە مەولانا ڕەحمەتی خوای لێبێ باسی موساکە کە سەلامی خوای لەسەر بێ مەڕ و ماڵاتەکەی ئەلەوەڕێنێ یەکێک لە کاریلەکانی وەکوەڵێ جیا ئەبێتەوە و ڕائەکە حەزرەتی موساش بە دوایە ڕائەکە هەرچی هاواری لێەکە لەم لاوە سیرەکە ئەم کۆمەڵە وەکوەڵێ مێگەلەی کە مەسئولیت و بەرپرسیارەتیان لە ئەستۆی ئەمایە ئەمان بە جێبێڵەیان دوای ئەو بکەوێ ئەخیرەن هەر بڕیارەیە ئاڵێ ئەمان زۆرن بە یەکەوە شتێکیان بەس ئەمە نەبا پەنێ بەخۆی بە هەرچی هەوڵەیە تا ئەخیرن تەواو هیلاگە بێ بەڵام ئەیگرێ یعنی تەواو هیلاگ ئەبێ ئەو مەڕە ئەو کاری لێیە ئەنجا ئەیگرێ باوەشی پیاکە تونتون حەزەتی موسا باوەش بە مەڕەکەکە بە کاریلەکە ئەڵێ ئاخر تۆ خوا بۆچی ئەوە نە منیش و خۆت هیلاگەکەی ئاخر تۆ نازانی من زۆر زۆر دڵسۆزم وە خۆشم ئەوەی نامەوێت لەوان جیا بیتەوە گورگ بوو خۆیان بکەویتە خوارەوە لە شوێنێکەوە ئەم پیاوە گەورانە ئاوا مامەڵەیان کردووە ئەم پیاوە گەورانە ئاوا دڵسۆزی خوانجا مەولانا لەوا مەبەستی ئەوەیە ئەڵێ تۆیەک ئەگەر خۆت بە حەکیمی دەرد و دەردەداری خەڵکیت ئەبێ وەکو حەکیمێکی دڵسۆز کە لە هیچ شتێک ناسڵەمێتەوە لە خزمەتیانە ببی کاک ئەحمەد چەند جوانە فەرمێ ئەگەر هەژاران لەبەر هەژاری خەڵەتان تفیان لێت کرد مەیگرە دڵ دکتۆرێ دڵسۆز مناڵێ نەخۆش هەزار جنێوبا ناکەوێتە سڵ خەتەرەت ببێ لە ئیمانی خۆت گەر بۆ داماوان دڵت نێتە کوڵ ئێمە نەبووینەتە خاوەنی ئەو ئیمانە مامۆسا یعنی ئێمە تا ئێستا ئەم ئیمانە نەبووتە باعیسی ئەوەی کە ئەو حیجابەی بەسەر چاومانەوە هێلای بەرێ هەتا ئەوەی کە بگەین بە تام و چێژ و لەزەتی حەقیقەت و معنەویەتی ئەو کەماڵە ڕۆحیەی کە تایە ئیتر ئینسان ئەگاتە پلە و پایەیەکی هێجگار ئەوەنە بەرز کۆکو دوێنێ عەرزم کردن لە خزمەتانە وای لێبێ ئەگەر چی بەزاهیر هیچ نییە بەڵام لە باتینە ئەوەنە گەورەیە سوێنی خوا با بۆ ئەوەی کە ئەوێ بیکە مامۆستا ئەمجەد شتێکی گەڕای و بیرێنامەوە فەرمی لە خزمەتی مامۆستا مەلا عەبدولکەریم و دەڕیسا بوو لە بەخا سێ مناڵ جوزی عەمەیان ئەخوێند پیاوێکا وتی وەڵایی ئەم مناڵانە بەشکم مامۆستا تۆ قورئانیان پێ بڵیت و هیچ نازان ئەلفوبێ و سەرەتای قورئان فەرمووی نەیوت فڵانە فەقێ فڵانە کەس ئێمە ئەمانە تەیانەتە دەستی من دانیشتووە ئەبێ چەند مای پێچوو بێت جوزئی عامە لە ئەلفوبێەوە بە شێوەی حونجە پێی وتو نەیوتم سەرقاڵی ترم هەیە من ئیشی ترم هەیە مامۆستا بیلال ئێمە مشکلەکەمان ئەمەیە بەڕاستی سە لەم زەمەنەیە لەم زەمەنی بێمڕوەتەیە بەڕاستی ئەگەر کەسێک
یەک هەڵوێستی تۆزێ تەواضوعانی تیا دەرکەوێت 50 کامێرەچێ پیشانیە کە فڵانە کەس ئاوای کرد فڵانە مەسئول ئەها چۆن لەگەڵ لەبەرەوەی کە نامۆ بووتەوە کەس ئەمە بخۆی بۆ خۆشی بەشێکە لە دیعایە بۆ کەسەکە ئاکرێت بەس ئەم پیاوە گەورانە بەڕاستی ئەمە ئەخلاقیان بوو حەزیان کردووە لەم شتانە دەستیان هەبێ نەک لە شتە قەبە و گەورەکانە قوربانەزانی مەولانا فەرمێ چییە فەرمێ عیبادەت بجوز خدمەتی خالق نیست بتەسبیح و سەجادە و دەلق نیست فەرمێ عیبادەت بەغەیری خزمەتکردن بە خەڵک شتێکی تر نییە بتەسبیح و سەجادە و دەلق نیست بە تەسبیح و بەرماڵ و وەکوەڵێ کەوای فشوفۆڵ نییە کاک حسێنی شەکاکە هەمە دەرەجاتی عالی بێ یا ڕەبی شعرێکی زۆر جوانی هەیە ئەفەرمێ سەر بەبێ سەودای سوتێنەر وەک سەهۆڵم بۆ چییە دڵ بەبێ عیلمی لە دونی تاسی چۆڵم بۆ چییە گەر بەگەنجی ڕێگە نەبڕم شان بە شانی سالیکان لەشێکی پیر و پۆسی و چنگێ خۆڵم بۆ چییە جا فەرمێ چی چەندە وەسفی نابەجێم کەن نامەوێ بێسوودە لام وەک دەڵێن خۆشە لە دوور دەنگی دەهۆڵم بۆ چییە جا لە دێڕێکی تریانە زۆر جوانە فەرمێ بەم هەموو عیبەوە چەندە وەسفی نابەجێم کەن نامەوێ بێسوودە لام بەم هەموو عیبەوە عابای فشوفۆڵم بۆ چییە ئەم پیاوانە بەڕاستی توانیویانە مامۆستا شەفاتیان من هەموو جارێ ئەوە ئەڵێم ینی عاشقی تەواوی مەوجود چەنێ عاشقی خوا بوون ئێمە عاشقی خوانین عاشقی بەهشتەکەین عاشقی ئەوەین کە بۆی دایناوین بە حسابی خۆمان وەکوی دوێنێش باسمان کرد ئینسان ئەگەر عاشقی خوا بێ ئەبێ عاشقی تەواوی مەوجودات بێ بۆ لەبەرەوەی کە ئەمانە هەر هەمووی مەوجودات بوو هەموو ئەمانە وەکوڵێها دەستکرد و دەسترازی حەزەتی حەق خۆیەتی وەکو شێخی سعدی ئەزەر شێخی ئەزەر شێخی سعدی ئەفەرمێ بجهان خرم زانم که جهان خرم زوست عاشقم بر همه عالم که همه عالم زوست هەڵێ من بۆیە عاشقی تەواوی عالمم لەبەرەوەی کە هەموو عالەمی ئەوە هی خۆیەتی عورەفا ئاوا مامەڵەیان لەگەڵ بەرامبەریانە کردووە ئێمە کەسێکمان تیا دروست نەبووە خوا وەک لە قورئانە هەیە بە خەڵکی بناسێنێ یعنی ئێمە بەس جانبێکی خودی پێغەمبەری خوامان بینیوە صلی الله عليه و آله وسلم فریای ئەوە نەکەوتون نازانم ئەم میهرەبانیە زۆر و زەبەندەیی کە خوا لە حەقیا فەرمێ وما أرسلناك إلا رحمة للعالمين نعم رحمة للعالمين بۆ بەشی ئەوەی نەکرد کە تایە ئێمەیەک پریسکێکمان لەو هەزار پریسکە لا متەناهیەی پێغەمبەری خوا بەربکەوێ صلی الله عليه و آله وسلم هەتا ئەوەی کە ئێمەش ببین بە یەک پارچە لە ئەو بۆ مەسەلەن یەکێکی وەکو مەحوی لە حەقیا فەرمێ بەعکسی بە نووری عکسی پێغەمبەر ئەوەندە منعەکیس بوون غەریبی تازە هاتووە ئەیوت ئەم پێغەمبەرستانە لەبەرەوەی کە ئەوان توانیویان مامۆسا بڕا بفەرموو هەرچەند لە بابەتەکە تۆزێک لا ئەین بەڵام ئەلەم ماوەیە دیقەتی یەک شتم ما دیقەتی ئەو لەحزەیەمما کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه و آله وسلم ئیمانتان دانامەزرێ هەتا ئەوەی کە منتان لە خۆتان خۆشتر نەوێ جارجاراوە هاو بە خەیاڵما ئەموو باشە ئەمە ئەبێ ئەنانیەتێک نەبێ بۆ پێغەمبەری خوا حاشا من وەکوڵێ مەقامی معەزەم و پیرۆزی ئەم زاتە گەورەیە ئەموو بۆ ئەبێ بەس ئەسحاب و بە چوار دەورەکەی بڵێ ئیمانتان دانامەزرێ هەتا ئەوەی کە منتان لە خۆتان خۆشتر نەوێ دوجار گەیشتمە حەقیقەتێکی زۆر جوان ئەویژەوەیە کە ئینسان وەختێ کەسێکی خۆش ئەوێ ئیتر ئەگاتە دەرەجەی خۆشەویستیەکی باڵا و ئەها وەکوڵێ میسالی لەم کەسا ئەتوێتەوە ئیتر ئەم نییە ئەم وجودی نامێنێ وەگەوەی کە مەولانا فەرمێ عاشقەکە لە دەرگایدا وتی کێیت وتی منم وتی بڕۆ جێیەک بۆ تو بۆ کەسێک نییە هەتا ئەوەی کە من گەرایی و منیەتی تیاما بێ عاشق ڕۆی سووتا کوڵا برژا پێگەی تێگەی دوایی هاتەوە لە دەرگای ماڵی معشوقیە وتی کێ وتی ئەوەیشی ئێستا لە دەرەوەی هەرتۆیی منێک وجود و بوونم نەماوە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەیویست بە ئەصحاب بفەرمێ
هەتا ئەوەی کە یەک پارچە لە ئەخلاقیات و لەو نورە خواییەی کە خوا عەتای کردووە بە من نەتوێنەوە و نەبن بە من، ئاخر بوون بە من چییە؟ ئەوەیە کە ئیتر یەک پارچە خۆ تەسلیمی بەرامبەرەکەت بکەیت لەسەر تۆم دوشمنە دنیا قەزیە مانع الجەمعە کە تەرکی تۆ نەکەم تەرکی هەموو دنیا نەکەم چی بکەم؟ ئەسحابیشان لەسەر ئەمە کردووە، پێغەمبەری خوا ئیشی لەسەر ئەمە کردووە کە بەڕاستی خەڵکەکەی چواردەوری ئەو ڕنگ و وەکوڵێ جەماڵ و کەماڵە وەربگرێ کە لە پیاو چاکێکیەوە وەریەگرێ. بەس ئێمە بەڕاستی هەموو شتەکانمان زاهیرە، یعنی بەس چاومان دیوی دەرەوە ئەبینێ، نەگەیشتوینەتە ئەوەی کە بەڕاستی لە باتینە کەیف و لەزەتێ وەربگرین. بە دوای ئەخیر مۆدێلی سیارەوەین لەبەرەوەی کە چێژێکمان لەمە زیاتر و خۆشتر نەبینیوە. بەرحەڵامێ زۆر کاتەکە بەرین، حتمما جەنابی شت بابەتی ترت هەیە لە خزمەت تا ئابین بەپێی پێویست. خوا سەلامەتت. بابەتەکان هەمووی یەک شتە مامۆستا. ڕۆژێک مامۆسایەکم بینی ئەو ئاگای لە من نەبوو، خۆ ئەفریقای سەوەفاتی کردووە لە جادەیە کابینیم هەر لە سلێمانی لە پشتیەوە ئەویش هەڕۆشت و وەختێکمان زانی کۆمەڵە مناڵ هاتنە سەر جادەکە یانی زوپەڕنەوە. لەو کاتا پیاوێک لێەوە ڕۆی بڵین ژنێک لێەوە ڕۆی مناڵێک دووسێ مناڵی گەورە لێەوە ڕۆیشتن، کەس سەرنجی بۆ ئەم شتە نەچوو. من خۆم بگەشتماتەوێ عینەن ئەو خەڵکەوە بوو، هیچ سەرنجێکم بۆەوە ناچوو. مناڵەکانی ڕاوەسان یەک دوو ئەم مناڵانی پەڕانەت و ئەو بەری شەقامەکە و گەڕاوەت و دوانی تری بردووە. چاوتم ئەم پیاوەکەم من ئەم ناسی پیاوێکی زۆر گەورە بوو، خۆی خۆش بێ خۆی خۆش بێ دەژاتی عالی بێ. وتم سبحان الله ماوەسا بیران ئەم مەشهەدە چییە؟ ئەمە چی لە ڕۆحی ئەمە چی داگیرساوە؟ ئەمە هەمووی بە مناڵی خۆی ئەزانێت. دایکێک ئافرەتێ بەو هەموو میهرەبانی و ڕا بەلایەنە بە خەیاڵە نایە ئەمە مناڵە ئەڕاتە ئەو بەریجادەکە سیارە لێ لینایە خۆگە مناڵی خۆی باید دەستیە کرد. بەس ئەم ڕۆحە چیوە ئەکا لەم ئینسانە ئەمەنە زیینوو بێت، ئەمەنە ئینسان بێت. الله مامۆستا شێخ فاتح ئەو کارەکەی ئەوەیە کە ئێمە هەتا ئەم لەحزەیەش نەمانتوانیوە بە عیشقی دایکانەوە بژین مامەڵە بکەیت. ئاخر عیشقی و مامەڵەی دایک لەگەڵ ئەولاد و فەرزەندی خۆیان ئەگەر بە عەقڵ لێکی بینەوە مامەڵەیەکی زۆر بێمەعنایە. ئەم دایکە شەونخوونیە کا بە دیاری ئەم مناڵەوە، شیری پاک و خاوێنی ئاياتێ کەچی ئەو پیسایی ئاياتێ لە بەرامبەرە. ئەم عیشقە وڵاتێتە پلەیەکی باڵاتر، هەر ئەم مناڵە ئەگەر دوو ڕۆژۆک وەڵێ پیسایی نەکا ئەم دایکە دڵی ئەلەرزێ هەزار دکتۆری ئەبا مناڵەکەم پیسایی ناکە. ئاخر ئەم مامەڵەیە لەکوێیە مەسەلەن لەکوێ عەقڵا جێگەی ئەبێتەوە؟ ئەم بابەتە بابەتی ڕۆحە، وەکو عولەمایان وەکو عورەفایان فەرمویانە ئەمە بابەتی حاڵە، بابەتی قاڵ نییە. ونفس وما سواها ونفس وما سواها ئەمە تەمرینی ئەوێ. وەکو ئەفەرمێ وعلمنا من لدنا علما بە حەزەتی خزر ئەفەرمێ. خۆ حەزەتی موسا پێغەمبەرێکی ئولول عەزم بوو، بەڵام ئەوەی کە درابوو بەو نەدرابوو بە حەزەتی موسا لەو کاتە. جا قسەکە لەمە ئێمە مامۆستا شێخ فاتح تەوەقوعمان هەمیشە لە بەرامبەرمان زیاترە وەک لە خۆمان. کاک ئەحمەد هەزار ڕەحمەتی لێبێ و دەرەجاتی عالی بێ، چەند جوان ئەم ئیسلامەی بە ئەخلاق یعنی لە ژیانی خۆی و چواردەورەکەیان ڕازانوەتەوە. ئەفەرمێ گیانە پێت خۆشە موسڵمانێ بی خۆشەویستی خوا و هەرچی ئینسانە، ئەمە پێ خۆشە ئەمە بکە. تەوەقوع لە خۆ زۆر، لە خەڵکی کەم سەرمایەی بەرزی هەردوو ژیانە. ئەفەرمێ چاکەی خۆت زۆری، ئەفەرمێ چاکەی خەڵک کەمی بەفرە بگرە، چاکەی خۆت زۆری بەکەم بزانە. ئێمە وامان کردووە؟ ئێمە لە بەرامبەر ئەم هەموو میهرەبانیەی کە پێغەمبەری خوا لە بەرامبەر ئەخر میهرەبانی نواندن و دڵسۆزی نواندن بەبێ زەجر و بەبێ عەزێت و بەبێ ناڕەحەتی نابێ. جەناب دوێنێ کە دەستمان پێکرد باسی حەزەتی پێغەمبەرێک صلی الله عليه و آله وسلم کە تەشریفی پیرۆزی برد بۆ تائیف. لە تائیف ئەم بۆ ئەوە ڕۆی کە ئاگرێکی گەورەی بڵێ سەدار چاوەڕێیان ئەکا، بەڵام ئەم بۆ باخ و باخات و
وەکوڵێ میوە و میوەجات و بۆ شوێنێکی زۆر خۆشیان ئەبا ئەم دڵسۆزی ئەنوان بەرامبەریان بەڵام ئەوان جەفایان وان بەرامبەری بەردیان تێگرت ناڕەحەتیان کرد هێشتا سەرباری هەموو ئەمانەژەی فەرمووین لەم یەکون عەلەیە غەضەبٌ فەلا ئوبالی توخوا ئێمە کێمان توانی ومانە بۆ یەک لەحزەشۆ کۆم پێغەمبەری خوایە بین کە ئیدعایەوەکەین شوێن کەوتوی ئەوین بۆ مەگەر نایبینین لە مەجلیسەکانمان ناخۆ لە سایی سۆشیال میدیا و تەکنۆلۆژیای ئێستاوە زۆر شت هەیە بڵاو بۆتەوە کە ئەیبینین بە چاوی خۆمان کابرا پرسیارێکی هەیە ڕێگەی نایەن پرسیارەکەی بکات بە پاڵێکە نەدەرەوە کە پرسیارەکەی لەوە چێ پرسیارێکی شەرعیش بێ ئەمە خۆشی نەک ئەو کەسە هەزاران نمونەی ئاوامان هەیە ئێمە باسی کەس ناکەین باشە ئەم میهرەبانی و دڵسۆزیەی پێغەمبەری خوا وای لە تۆ نەکردبێت تەحەمولی زەجر و ئازار و ناڕەحەتی بەرامبەرەکە بکەی ئیتر پێم ناڵێی گەورەی تۆ و پیرۆزی تۆ و تەمەسوکی تۆ بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کامەیە شتێکە بیرخستمەوە سابیلان ئێمە زۆر جار ئەم ئەنانەتی خۆمان ینی بەڕاستی وای لێ کردوین هەموو شتێکی لە تێکاوین بەتاکی دوایە هیچی بۆ نەهێڵا بەتاکی دوایە نمونەیەکم بیرکەوتەوە مامۆستا فەتحوڵا گوڵن شتێکی جوانی هەیەڵێ لەو کاتی کە کاریکارتەرەکان زۆر دانیمارکیەکە بڵین و کابرای دانیمارکی کە کاریکارتەرەکەی کردبوو هەموو عالەمی ئیسلامی وروژا و مەزاهرە و وازهێنان لە خواردنی دانیمارکی و وازهێنان لە اقتصادی ئەو وڵاتەوە ئەمان لە هەموو وڵاتی ئیسلامیەکان کرد دەستی پێکرد ئەڵێ ئەم مامۆسایە نامەیەکی بۆ نووسی نامەکەی کە بۆی نووسیوە پێڵێ ئەڵێ فڵانە کەس بەڕاستی من زۆر داوای لێبوردنەکەم بە ناوی هەموو موسڵمانانەوە کە نازانم قسانت پێڵێن من داوای لێبوردنەکەم کە ئێمە تەمسیلێکی جوانی ئیسلاممان نەکرد تۆ ئەم جوێنە بە ئێمە ئاڵی حەزرەتی محەممەدی ناڵێ ئەگەر محەممەد بناسی وای پێناڵی ئەوە ئێمەین تەمسیلێکی ئەوەنە ناشرینی ئیسلاممان کرد تا تۆ ئاوا کاریکارتە لەسەر پێغەمبەری خوا لە سەد وایە قوربان ینی زۆربەی زۆری عورەفا ئیشیان لەسەر ئەوە کردووە کە بە بۆنەی ئەوانەوە کەسایەتی و شخصیەتی پێغەمبەری خوا شیرین ببێ نەخوا نەخوازە بە پێچەوانەوە ناشرین ببێ ئێستا ئێمە هەر بیر لە ژیان و ئەوەی خۆمان بکەینەوە لە حرکاتی خۆمان بکەینەوە چونکە ئەوەی کە دوێنێ عەرزم کردی ئەن تەقوموا لله نین حرکاتمان لە ینی ئەو حرکەتەی کە دەستمان پێ کردووە لە بەرخوانیە هەر هەمووی منیەتە هەر هەموو ئاغازی وەکۆڵەیان سەر دەستپێکی عەرزکردنی خۆمانە ئەمانەوێت لە هەر مەجلیسێکا ڕۆشتین بە عوجب و غرورێکەوە ئەڕۆین وەڵڵاهی وەبیلاهی وەکو کاک ئەحمەد دەفەرمێ هیوا هەیە کە ئەیبینی ئەچێتە سەر مینبەر وتارەیە سەد مەست ئەوەی کە ئەم پۆزی لێیە سەد دانە مەست بێنەوە نە پۆزی ئەویان نییە ئەفەرمێ قەزای سەد مەستی شەرابکەوێ لە یەک مەستی پۆز بەحوی خۆمان چەند جوانە فەرمێ چییە ئەم هەموو عەنعەنە و منە و تەنتەنەت بە ڕۆچوونی ئاوێ دەکەی زیندەگی بە دەرچوونی باە دەبێ مردنت چییە یعنی خۆت بۆ ئەوەنە پێ مهمە ینی بۆ پێ دوایە کە ئیتر بە حکمی ئەوەی کە بە حساب ئیمانێکت لە دڵی خۆت ئیعلان کردووە کە ئیتر بوویتە خاوەنی هەموو شتێک و خەڵکیش خوا بووی مسەخر کردووی بەچەپ و بەڕاستە هێنە خزمەتێ بەڵام تۆ تەمسیلێکی جوانی ئەخلاقیانەی محەممەدی ناکەی من زۆر جار ینی شتێکەیە زۆر لە مەجلیسا باسی یەکەم باسی گەورەی ئەو پیاوە عارفانەی کە چەندێ دڵسۆزی ئەو خەڵکە بوون بە شەرابخۆریانەوە بە داوێن پیسیانەوە بە نازانم چیانەوە بە دزیانەوە چەندێ دڵسۆزیان بوون چەندێ دوعای خێریشیان بۆ کردن ئەڵێ ڕۆژێ شەوێکیان عارفێک لە سەربانی ماڵەکەی خۆی خەریکی نزا و پاڕانەوە و مناجاتە لەگەڵ خوایە مەستێ بە سەرخۆشی بە کۆڵانەکەی ئەوانە تێئەپەڕێ ئەوەنەی خواردوێتەوە ئاوا خەریکە ئیتر ئەکەوێ و عارفەکە ئاگای لێیەتی کە ئەوە سەیرێکاڵێ ئەڵڵا یەکسەر خێرا عارفەکە ڕاکاتە خوارەوە دەم و پلی بۆ ئەسڕێ جوان جوان پاشەکات و تەمەن ڕشاوەتەوە کە کەوتۆتە سەر زەوی عارفەکە سەرێ بەرزەکاتەوە بۆ عەسمان وەڵێ یا ڕەبی خوایە ئەوە من دەمیم بۆ پاکردەوە دەی تۆش دڵی بۆ پاکەرەوە ئێمە کەی توانی ومانە تەنانەت ڕوخساری زاهیری ئەو خەڵکە پاکەینەوە هەتا ئەوەی کە کارمان بگا بەسەر دڵیان چیمان کردووە
مەسە دین بۆ بە ظاهربینی لای ئێمە یعنی بۆ بە مادیکی ڕوت جلو بەرگت ئەوە دوور لە ڕووی جەنابتان ینی ڕیشت فڵان شتت هەبێ ئیتر ئەمە تەواو تۆ دیندارێکی زۆر گەوری من حەزەکەم نمونەی ئالێرا بیرم کەوتەوە مەوەسا پیاوێکی وڵاتی خۆمان ناوچەی قەرەداغ خۆی خۆش بێسە وفاتی کردووە ئەم پیاوەڵە لە عسکەریە زوو شەستەکان عسکەر بووە زۆر خواپەرست بووە ئەم پیاوە زۆر دیندار بووە زۆر عابیدێکی عەجیب بووە لە عسکەریشە شەوانە شەو نوێژی هەبووە لە خزمەت خۆی گەورەیە بەڵام ئەڵێ زابتێک هەبوو ئەم زابتە زابتێکی تۆکمەی بەقوەتی ڕەشی ئیتر ناوچاو گرژی زۆر تۆخ ئەڵێ زۆر جەربەزە بوو هەموو بەیانیە هات لە ساحەی عەرەزاتە کە تەدریب پێکردن دەڵێ ئێمە کورد بووین یەکێک لەو کەسانی تەدریب نازانی من بووم زۆر غەڵەتمە کرد ئەویش زۆر تەعزیبێدا بەدەستم قەسیش زۆر عەزێتی یاین تا فێر ببین ئەڵێ وام لێ هات ئەوەنە منیشکان ئەوە نیشکاندم ڕاست و چەپم نازانی بە عەرەبی قسەیەکرد نەمەزانی تێناگەیشتم تا لە نەتیجا شەوێکیان کە لە عیبادەتە بووم لە خزمەت خۆی گەورەیە بووم دووسێ دوعام کردم خۆ ئەیگەنم پیاوە زۆر زوڵم لێکات تەحملم نەماوە بەدەستیەوە هەر ئەوە نەموت خەوتم بە خزمەت حەزرەتی ڕەسوول الله صلی الله علیه و سلم گەیشتم ئەفەرمێ پیغمبر صلی الله علیه و سلم چەند شتێکی لەگەڵاوە تۆ ئێستا نازانم بیرم نییە چییە دوایی ئەڵێ وتم یا ڕەسوول الله صلی الله علیه و سلم زۆر بێتاقەتم بەدەستە وزابتەوە تی باشە بێ ئینشاءالله تی پێکەنینی کرد و تی باشە بێ ئینشاءالله هەر ئەوە بەیانی خەبەرم بووە چوینەوە بە ساحەی عەرەزاتە ئەو زابتە بە هیچ جۆرە نەمان بینەوە پێ بکەنێت لە سیما و ڕواڵەتە هیچ جۆرە دینداریکی پێ دیار نەبوو هەستم ناکردم پیاوە هیچ دینداریکی هەبێ ئەڵێ لە ساحەی عەرەزاتە ئاوا سابووین ڕزمان بەستە بوو وەختێکم زانین لە دوور و هات پێەکەنی ڕووی کردووە من و پێەکەنی زۆرم پێ سیر و هەمومان پێمان سیر بوو کوردەکان ئەم زابتە چەند مانگە تایمە تەعزیبی مەسە لە دوور و پێەکەنی تۆ بڵین شتێکی تری بەدەستە نەبێت ئەڵێ هات هیچی نەکرد دەستی نەکرد بە تەدریب دەست سەرشانی من تی وەرە لەگەڵم ئەڵێ بەردەمی لەو ساحەیە دووری خستمەوە کەم و زۆر تێگەیشتم لە قسەکەی دەستی خستە سەرشانم وتی فڵانە کەس نەما شکاتی منی لە پێغەمبەر لەبێ ئەوە شکاتی لێ کردوم هەڵ ئیتر منیش لە حیبەتە حاڵێکم بۆ دروست بوو خوای ئەمە لەکوێوە زانی کێ پێیوت ئایا پێنسەم هەر عینەن چۆتە خەی من چۆتە خەی ئەمیش دیقەتمە دوایی بۆم دەرکەوت کە ئەمە پیاوێکی زۆر خواناس و زۆر پیاوێکی ساڵح و ئیماندارێکی زۆر باش بەسترەمە ئیشی ئەوەیە تدریبەکەی ئەوەیە کە بێ عەزێتی ئەمە باو ئێمە بە عەزێت لێ تێگەیشتوین جا ئەم عالەمە ماوەسا ئەم عالەمە مەخفیە لە ظاهیرە دەرناکەوێت ئەم جیهانەکە لە ناو ئیشەکات ئەم جیهانە غەیبی کە چواردەوری ئێمە یاوە ئەوەنە گەورەیە لە بچووکی خۆمان ناون بووین تیا نایبینین سەد لە سەد هەروایە منەکو عەزم کردی واشیان لێ نەکردوین و کارێکیان بۆ نەسازانوین دائیرەیەکی ئیمانی وایان بۆ دروست نەکردوین کە ئێمە بتوانین هەتیایە هەست بە وجودی و ئیمانە فعلیە بکەینە ناو ناخی خۆمانە یعنی زۆر جار من ئەم حاڵەتەم ینی زۆر لە ناخ وجودی خۆمە باس کردووە یعنی یەکی شۆک و مەحویە فەرمێ دووری مەبینە لە کەریمی بەهانە جۆ سەرپاوەکی ئەم وجودە ببەخشێ بە بولوەفا دا هەرەوەی کە عولەمایانی ئێمە لە سەردەمی ڕابردووە عەرەبیەکی باشیان زانیوە وەکو نووسین و تێگەیشتن بەڵام نەیانتوانیوە زۆر قسەی پێ بکەن دا بولوەفا ئەڵێن نازناوی بابە تاهیری هەمەدانی خۆمانە ئەفەرموون شەوێ کۆمەڵێک عولەما لە وڵاتانی دیکەوە دێن و وەکۆڵێ کۆڕ و سمینارێک سازە بێ ئەمیش خەمی لێیە بەوەی کە خوایە من سبەینێ چۆن بتوانم قسەیەک یعنی قسە بە عەرەبی بکەم خۆ من عەرەبیەکەم ناتوانم قسەی پێ بکەم ئەڵێ هەر ئەو شەوە مەسەلەن هەر وەکو دەردە دڵێک هیچیش ناڵێ هەر ئاوا وەکو شتێک خوایە من چی بکەم ئەوانە بۆ بەیانی بەبێ ئەوەی کە یەک کەلیمە عەرەبی پێشتر بۆ ئەو مەجلیس و سمینارە ئامادە کردبێ یەک عەرەبی تەڵیق قسە ئەکا کە خۆشی سەری لە خۆی سوڕەمێنێ جا مەحویە فەرمێ ئەڵێ دووری مەبینە خوای گەورە بەهانەیەک بۆ بهێنێتەوانێ وەکو چۆن ئەبولوەفای ئاوا بۆ شێوەیە ڕزگار کرد هەر هەموو ئەم وجودە جارێک هەر ببەخشێ بۆ بولوەفایە چەنەها پیاوی ئاوا گەورەی تایە قوربان ئێمە
ئیمانمان نەگەیشتۆتە ئەوەی کە ئاوا بەو یەقینەوە مامەڵە لەگەڵ خوایە بکەین ئەوەی کە ئەمانەوێت داوای لێ بکەین ئەو یەقینەمان بۆ دروست نەبووە کە بتوانین بە مانای کەلیمە خۆمان بەخوا بسپێرین ینی هەمیشە پێمان وایە ئەوەی کە بۆمان بەدەست دیەت و بەدەستی ئەهێنین لە دەروەی خۆمانە بۆیە تەوەکولمان لەسەر خوا بە مانای کەلیمە کەم بووە يعني لو أنكم تتوكلون على الله حق توكله لرزقكم الطير تبدو خماصا وتروح بطانا يعني خواي پروردگار اگر تو لچی اترسی اگر رزقك خود اترسی او خوا مسوگری کردو بو لحد جگه کو بو دینه الله جارك حضرت سليمان سلامي خواي لسر بعرض خواي پروردگاری کروتی خوايا بحكم اويك الطواوي وكولا زويله جرد سابو بهم شتكانيوا خوا بوي مسخر كردو فرموي خوايا حزكم يكسل رزقي سرزوي بي بمن اما لو اتشي مثلا دروس كراو بي بلام حكمتك بابزاني لك شويه الله وكاتا خواي پروردگار فرموي نا سليمان بخوا ناتواني الله باشا خواي جان بوم كبا مايك الله بخوا ناتواني الله خواي جان بوم كبا حفتيك الله اوجر ناتواني الله بوم كبا يقروش الله يقروش زور ناتواني باش الله يقجم خواردنێک سفرەیەک ئەڕازێنێتەوە وەکو باسی ئەکەن ئەوترێ مەسەلەن لەسەر لووتکەی شاخەکان بۆ ئەم سەر بۆ ئەو سەر ئەیتر وەکوڵێ سەرەتا کۆتایی نەبووە ئەڵێ بە یەک لەحزە یەک حوت لە بەحرێکەوەیەتە دەرەوانێ کە دەمی پیاکا بە یەکجار هەر هەموویە خوا ئەڵێ زۆری پێ ناخۆشە بە حوتەکە ئەڵێ بۆ خاتی خوا تۆ بۆچی واو کرد من ڕوزەت کرد لای ئەو خەڵکە و خەڵکەم ئەمڕۆ بڕیار بووە بوو کە من ڕزق و ڕۆزیان بەمەمانە یەکسەر خوای پەروەردگار پێ فەرمێ ئەی موسا هاوتم ناتوانی ئەوە شتێکی زۆر زۆر بەسیط بوو بۆ ئەو حوتە لە چاو ئەو هەموو خەلایقەی کە خوا وەکوڵێ لەسەر خۆی واجب کردو ڕزقی هەموو کەسێ بە تۆ بۆچی ئاواکەی ئێمە نەگەیشتوینەتە ئەو دەرەجەی یەقینە بەخوا يعني ئەو دەرەجەی یەقینەمان يعني هەرچیەکی شەکەین دوجار هەر لە پێناو خۆمانە کاک ئەحمەد شتێکی زۆر جوانە فەرمێ ئەفەرمێ ئەگەر پێت خۆشە بۆ خەڵک تێکۆشی نەک بەناو خەڵکی بۆ خۆت تێکۆشی جا ئەم قسە بالفعل زۆر زۆر دقیقە ئەڵێ خۆشەویستی و دڵسۆزی وەبێ کێشانی ڕەنج و مەینەت کەی ئەبێ سیر کە داچێکی دڵسۆزی فامدار بۆ خۆشەویستی چی ئەکا هەموار سیر کە داچێکی دڵسۆزی فامدار بۆ خۆشەویستی یان بۆ جگەرگۆشەی چی ئەکا هەموار تۆ بۆ عالەمێ دڵت نەناڵێ بەقەی دایکێ بۆ تاقە مناڵێ ئێمە دڵمان ناناڵێ بۆ کەس باس خۆمانە بینین کاریکاتەریشان کردبوو مامۆستا شێخ فاتح زۆر جوان بوو پیاوێ بوو لە کاریکاتەرەکە ورگێکی زلی هەبوو لەژێر ورگیا ژنێک دانیشت بوو سواڵیە کرد ئەمیش ئاوا بە دووربین سەیری شارەکەیە کرد و دەستی بەسکیایە ناوە و لەم لاوە نووسیوێتی ئەمە قسەی ئەوە ئەڵێ یا ڕەبی خوای هەزار سوپاس بۆ تۆ کە شار فەقیرێکی تیانیە ئینسان ئەگەر لە خۆی ئەوەندە نزیک ببێتەوە ئەوەندە چاوی لەسەر خۆی بێ بە هیچ حەقیقەتێ ناگە هیچ ڕاستیەک لەگەڵ هیچ کەسێکا نییە کە دوجار ئەوەی ئێوێ بۆ خۆ قەبەکردن و خۆ دەوڵەمەندکردن بێ بۆ خۆ نمایشکردن بێ بەسەر ئەوانی ترەوە ئیتر بە هەر ناوێکی لێ ئەنەی ناوی شێخی لێ ئەنەی ناوی هەر شتێکی لێ ئەنەی ناوی مەلای لێ ئەنەی لەگەڵ ڕێزما بۆ هەموو پیاوە بەڕێز و ئەو هەموو ئەولیا جوان و خۆشەویستانەی لای خوا مەحوی خۆمان چۆن جوان باسیەکە هەڵە شێخێ هەمەوەندەیەکی دەدا پەند و نەسیحەت ئەو قوربە سەرەی دابووە بەر نەقش و فەزیحەت خۆش هاتە جواب وتی تۆ حەقتە فەقەت من قوتاعی طەریقم نەک قوتاعی طەریقەت هەڵە شێخێ ئامۆژگاری دزێکی سەر ڕێگایە کرد ئەو قوربە سەرەی وا ناشت وەک وەڵێ سووک ڕسوا کرد ئەوەی قسەی پێوت ئەڵێ بەڵام ئەوی شەرەوەنە جوابێکی زۆر جوانیایەوە وتی وەڵای یا شێخ گیان تۆ حەقتە ئەم قسانەکەی بەڵام یەک جیاوازی هەیە من دزی ڕێگام و تۆ دزی طەریقەت
تۆ بە ناوی تەریقەتەوە دزیەکەی. یعنی ئێمە نەمانتوانیوە کە هەر ناوێکمان لێ ئەنێن ممارەسەی ئەو ناوەی خۆمان بکەین، بۆیە ناتوانین کاریگەریمان بەسەر چواردەوری خۆمانەوە بێ مامۆستا. ینی بایزیدی بەستامیە فەرمێ لە شێخێکیان پرسی ئەڵێ شێخێ لە ئافرەتێکی دەعارە لە ئافرەتێکی داوێن پیسی پرسی وتی شێخێ بە ئافرەتێکی وت بێ پەروای هەر ڕۆژە ئەڵێن لە باخەڵی کەسێک دایی باشە ئەڵێ وتی بە ئافرەتە هینەکەی وت داوێن پیسەکەی وت بە حساب زیناکارەکە وتی ئەوە تۆڵێن ئافرەتێکی بێپەروای و هەر ڕۆژی لەگەڵ کەسێکا ڕابێری ئەوە ڕاستە وتی بەڵێ یا شێخ ڕاستە ئەوە بەڵام منیش پرسیارێکم هەیە ئەوەی کە تۆ ئەڵێن شێخی کە تۆ ئەڵێن مرشیدی هەر بەڕاست ئەوە ژوایە تۆ مرشیدی تۆ شێخی ڕاستەکەی لە حەقیقەتە ڕاستەکەی لەگەڵ خۆتە ئێمە لە حەقیقەتە ڕاز ناکەین لەگەڵ خۆمانە لە دنیادا بەحویە فەرمی عەفوم کە لە دنیادا لە دڵدا خەڵک و خوابوو فائیدەی چی کە دەم پڕ بێ لە ئیاکەوە ئیاک چی سفادەیەکی هەیە کە تۆ بەڕاستی نەوتوانی بێ لەگەڵ ئیاکە نەعبودوو هیچ ئیاکەیەکی تر لەناو دڵتان هێڵی. وەختێ شەمسی تەبریزی کە لە لای مەولانا بێت و ئێتر ئەبێتە ئەو ئوستازە گەورەی مەولانا ئەفەرمێ ڕۆژێکیان شەمس لە ماڵێکی ئاوا خراپەکارانە ئافرەتێکی زانی کە ئەم ئافرەتە زۆر بە مەزڵومی هاتوتە ئەو شوێنە ئامۆژگاری کرد ئامۆژگاری کرد دوای ماوەیە ئەم ئافرەتە جلی خۆی گۆڕی سمێڵێکی پیاوانەی بۆ خۆی دروست کرد عەبایەکی عەرەبی لەبەر کرد جلێکی پۆشی کە پیاوانە بێت چوە نوێژی جومعە حەزی لە وتاری مەولانای ڕۆمی بوو گوێی لە خۆتبەکەی بێ حەزی کرد نوێژێ بکات بە دڵ نوێژ بکات کە چوە پێشەوە هەڵێن لە ڕزێک پێش ئەم وەکو پیاو خۆی دەرخست و ناو پیاوەکانە دانیشتووە نوێژەکان کەسێک دانیشت بوو کە لای کردەوە یەکسەر ئەمی ناسیوە ئافرەتەکەی ناسیوە سەرۆکی شۆڕتەی ئەو شارە بوو دانیشتەوە نوێژەکە و عیبادەتەکە ئەڵێ هاواری کردوتی خەڵکی نەمە فڵانە کەسی خراپەکارە ئافرەتە فڵانە ئافرەتی خراپەکارە ئەمە بە خراپە هاتوتە ناو مزگەوت عادی لێیە دەڵێ خۆی کەوتە لیانی و شەمس بەردەمی خەڵکەکە ئەگرێت ناڵێ هەتا ئافرەتەکە لە بڕ ڕاکە نەجاتە بێت کە ڕاکە دوای دەسەکە بەگریانە ئافرەتاڵێ ئیمڕۆ ویستم ڕوو بکەمە خوا ویستم تەوبە بکەم بزانە چیان پێکردمە موسڵمان شەمسە فەرمێت قسێکی زۆر جوانەکە ئەفەرمێ ئەمەی کەوای لێ کردی تمەزە ئەم کابرای ڕئیسی شوڕتەیە شەوانت لای ئەو بوو لە خراپەکاریە لای ئافرەت بووە ئەمە پێی ناخۆشە تۆ بکەیت چونکە ڕزقەکەی شەوی ئەوە بڕی کە خراپەکاریە لەبەر ئەوە پێی ناڕەحەتە تۆ بە ئەەکەیت و تاهێتەیە بۆیە لێتەیە ناڵێت تۆ لێرە بیت جا قوربانەوە لەسەرەرە و بابەتە ئیمامی ئەحمەد ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ شتێکی زۆر زۆر جوان باسەکە ئەفەرمێ بە هەموو تەمەنم لەوەی کە قسەیەکم کرد بەرامبەر بە کەسێ بە هەموو تەمەنم هیچ پەشیمانیەک ئەوە نەبێت تااقەتی نەکردم بەقی ئاو قسەکە زۆر پەشیمان بووم دێ ئەڵێ ڕۆژێ تەوافی ماڵی بیتمە کرد ئاوا تەماشام کرد کابرایەکم بینی زۆر بە کوڵ و بە دڵەگریە ئەڵێ ئاوا قوڵفی کعبەی گرتبوو هاواری ئەکرد ئەڵێ منیش ئاوا چاوم ئەڵێ ئەو نەفرمێت بە چاوێتە خوارەوانێ ڕیشی هەستمە کرد تەڕ بووە ئەو نەگریاوە ئەڵێ ئەوە یەک لەحزە چاوم کە چووە سەری سەیرەکەم ئەمە دزێکی زۆر بەناوبانگی شارە ئەڵێ منیش ئاوا سەیرێکم کرد وتم تو خواتوە عیب ناکەی یان دزیەکە واز لێ بێنە یان ئام گریان و لاڵان و پاڕانەوە و ئیدعاکردنە واز لێ بێنە ئەڵێ هەر بۆ چاوە پڕ لە فرمێسکەوە ئاوا سێریشی کردم وتی ئەی ئیمام لە بینی خۆم خوایە تەنها ئەم پەنجەرەیەم هێشتۆتەوە ئەویشم لێ دامەخ ئاخر توخوای ئەمە چەند جار بووینە تەباعیسی داخستنی ئەو پەنجەرەی کە کەسانێک لە بینی خۆیان و خوایە کردویانەتەوە و نەیان هێڵاوە ئەسڵەن بە هیچ شتێدا بخرێ ئەوە بۆ ئێمە دەرەک بەو لەحزەیە ناکەین کە تایە لەوە ئەچێ وەالعاقیبەت للمتقین متقین ئەوانن ئێمە نین ئەوانن کە ئیتر ئەگەن بە تەقوا و کۆی کە دوێنێ باسمان کرد
لەوە چ ئێستا کەسانێک هەبن تا ئێستاش بڕیاریان نایابێ بەڵام لەوە چ دوای ئەمە بڕیار بن بگەن بە تەقوا و عاقبەت بۆ ئەوان بێ وەکو متەقی بنۆشی بن زۆر مهمە بەلامەوە ئەم غەزەلەی مەولانا بۆی کە کاتی جەنابەت زیاتر نەگرم عەفوەن غەزەلێکی شێخ حەسەنی خەرەقانیە ئەفەرمێ وەرەوە هەر وەرەوە بە هەرچی مەستی وەرەوە کافری یا گاوری یا بتپەرستی وەرەوە ئەم دەرکی ئومێدە نیەتیانە ئومێدی گەر لە سەد لاوە شکاندووتە تەوبە بەپەستی وەرەوە وەرزەوەتە یاخۆ جزای تۆش باتە حەز بە کرد کاتمان ماشەڵڵا کاتەکە زۆر ڕۆشت هیوادارم شەڵا لای بینەرانی شەر بۆ جۆرە پڕبارەکەت بوو بێ پشت بەخوای گەورە حەزەکەم کۆتایی باسەکەمان مامۆستا بیلال بە هەروکو چۆن سەرتا بە شێخ بەدرەدین دەستمان پێکرد بە بەسەرهاتی کتری شێخ بەدرەدین لە خزمەتا بم من لە خزمەتی جەنابەت و تەواوی بینەرانی بەرنامەکەمان شێخ بەدرەدین بە حیاتی نەچۆتە بەردەرگای سوڵتانەکان طبعا سوڵتانی عوسمانیش بۆ کاتە شامیش لەژێر دەستی دەوڵەتی عوسمانیا بووە والی وڵاتی شام زۆری پێخۆش بووە کە یەک جار سەردانی بکات شێخ بەدرەدین نەچووە ئەمەش لە ڕقوە نەبوو بەڵکو لەبەرەوە بۆ کە حەزی بە ئەوە نەبوو کە لە بەردەم ماڵی سوڵتانەکان و دەسەڵاتی سوڵتانەکانە ببینرێت ڕۆژێکیان لەگەڵ کۆمەڵی مورید و فەقێکانیان بەرەو مزگەوتە ڕۆن کە ئەڕۆن ژنێکی مەسیحیەت عەبای شێخ بەدرەدین ئەگرێت پیاوێکی زۆر نورانیە ڕسمی ماوە ئێستا شێخ بەدرەدین زۆر نورانیە هەڵێ عەباکەی ئەگرێت هەڵێ یا شێخ بیکە لە ڕاهی خوا کوڕەکەم چەند ڕۆژێکی تری ئەعدامەکرێت لەبەرەوەی سەرباز بوو هەڵهات و ڕای کردووە حکمی ئەعدامی دەرکراوە هەر چیت کردووە هەر ئەو تاقە کوڕیشم هەیە منیش مەسیحیم بەڵام ڕجام وایە کە تۆ شتێکم بۆ بکەیت هەڵە شێخ بەدرەدین یەکسەر بە موریدەکانی و بە فەقێکانی وتی ئەو بچم بۆ مزگەوت بنەچم بۆ لای والی ئەڵێ کە چوو بۆ لای والی بە تەنیا ڕۆشت کە بەرپرسان و خەڵکی دەوری والی کە وتیان شێخ بەدرەدین لە دەرەوە دیارەوە هات ئەڵێ والی بە پێی پەتی ڕای کردە خوارە لە خۆشیە ڕای کرد بەرەو شێخ بەدرەدین لە دەرەوە بە ئەوشی پیا کرد تی قوربانی یەخوا بە خێربی وتی بۆ یەک شتاتون بەلات کوڕێکی فڵانە کەس فڵانە ئافرەت لای ئێوە گیراوە حکمی کوشتنتان داوە ئەمێ ئەو کوڕەوان بۆ بەربان هەشتی وڵای قوربان ئەوە عەلاقی بە دەسەڵاتی عولیاوە هەیە بە ئەبێ لە ئاستانە لە ئەستەمبوڵ لەوێ بڕیارەکە دەربچێت ئەڵێ هەرچیتان کردو من ئەم مەطلبم هەبوو لە ژیانمان مەطلبی نەبوو داوای نەبوو ئەم داوایان بۆ جێبەجەکەم بۆ ئافرەتە دڵی نەشکێت هەر ئەو کوڕی هەیە بە بگەڕێتەوە لای دایکی هەڵێ ئەوانیش بەرقەی ئەکەن بۆ ئەستەمبوڵ ئەو کاتەوە ئەزانم سەردەمی سوڵتان عەبدولحەمیدی دووەم بووە کە سوڵتانە فەرمێت شێخ بەدرەدین خۆی داوای ئەمەی کردو ئیناسن هەوەیان ئیناسن ئەڵێ ئەرەوەڵە ئەڵێ لە تەواوی دەسەڵاتی دەوڵەتی عوسمانیە چی سجن هەیە بەری بەن لە خۆشیە الله ئەکبەر نەکەرەوە هەمووی بەر الله ئەکبەر الله ئەکبەر بە دڵنیایەوە قوربان ڕۆحی ئینسان زۆر زەرور بوو ئەنی زۆر پیرۆز بوو مقدس بۆ لایەن شێخ حەسەنی خەرەقانی لەسەر دەرگای خانەقاکەی نووسی بوو هەر کەس بە ئێرەیە تێپەڕی واتە هاو ئیسراحەت بکە نان و ئاوی بنێ و لە ئیمانی مەپرسن کۆمەڵێک چوونە پێشەوە وتیان جا قوربان چۆن ئێمە خزمەتی کەسانێک بکەین کە نەزانین ئیماندارەیان نا ئەوی ژاوا سەیری کردن وتی کەسێک کە بە شایستە و شیاوی ئەوەی خوا بە شایستە و شیاوی ئەوەی زانی بێ کە ڕۆحی پێ ببەخشێ نان و ئاو بە ئەو چ قیمەتێکی هەیە ئاخر ڕۆح شیرینیان نان و ئاو ئەوە هەر لەبەرەوە ڕۆحی ئینسان زۆر شیرین بۆ لایەن بۆ لەبەرەوەی کە لای خوا زۆر شیرین بووە مامۆستاگیان زۆر خۆشحاڵ سەلامەتتان بەردەوامی لە خزمەتانەوە من لە خزمەتان نامانێ بەربڵانکەمان بێتەوە بێت خی گەورە سەلامەتەکە خۆش بیا ڕەبی خۆشویستانم بەرەو کۆتایی بەرنامەکەمان ڕێین کاتمان نەماوە خۆی گەورە پایدارتان کە زۆر خۆشحاڵ بین لە خزمەت مامۆستا بیلال خزمەتی بەڕێز خۆشەویست و ئەمستا بە بەڕێزە و ئەم برا بەڕێزانی کە ماندووە بن لەم کەناڵەیە لەم پەخش ڕاستە و خۆیان زۆر سوپاسی مویانەکەین خۆی گەورە پاداشتی مولایەکتان باتەوە تا بيقشتم كتير بخوي جورتان سبيرين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خواتنا الله.